ئەندامێکی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی ڕایگەیاند لە دوای هەڵبژاردنەکانەوە کۆمەڵی ئیسلامی بڕیاری داوە قۆناغێکی تری کارکردن دەست پێ بکات. عەبدستار مەجید ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی لە میانی کۆڕێکیدا کە مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی بۆی سازدا بوو ئاماژەی بەوە کرد بڕیاریان داوە بە پەیوەندیە سیاسیەکانیاندا بچنەوە چونکە ڕووداوەکانی ماوەی ڕابردوو ناکۆچی لە نێوان هێزە سیاسیەکان دروست کرده بوو. ئێمە ئەو کۆمەڵی ئیسلامی دوای هەڵبژاردن دەزانین قۆناغێکی نوێیە دوای هەڵبژاردن بۆ ئێمەش وەکو سەرکردایەتی وەکو مەکتەبی سیاسی بڕیارمان داوە کە فعلا بە قۆناغێکی نوێ دەست پێ بکەین بە تایبەتیش لە ڕووی پەیوەندی سیاسیەکانمانەوە لە ڕابردوودا بەهۆی ئەو ئالۆزیانەی کە لە هەرمی کوردستان هەبوون بۆ هەندێک پرسی گرنگ و گەورە کە هاتە پێشێ وەکو ریفراندۆم شەڕی داعش پەیوەندی ئالۆزەکان لەگەڵ حکوومەتی ناوەند ئەمانە بەڕاستی تۆ بارانەکانی وڵاتانی تورکیا و ئێران بۆ هەرمی کوردستان ئەمانە هەموو کۆمەڵێک ئالۆزی دروست کرد بەڕاستی لەنێوان لایەنە سیاسیەکان چونکە هیچ پرۆژە بەرنامەیەک نەبوو ئەم بابەتانە. ئێمە پێمان وایە ئەم قۆناغەمان ئەوە ئێمەکو خۆمان بڕیارمان داوە کە لە پەیوەندی سیاسیەکانماندا دەست پێ بکەینەوە هەوڵ دەین پەیوەندی سیاسیەکانمان لەگەڵ ئەوانەی کە باشن باشتریان کەین. هەر لەو کۆڕەی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی ئەو سەرکردەیە کۆمەڵوتی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانمان لەگەڵ هێز و لایەنە سیاسیە جیاوازەکان پەیوەندی بە پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمەوە نییە. بەڵام ئەمە جیا لە پرسی حکوومەت و جیا لە پرسی ئۆپۆزیسیۆن بوون ئێمە دەکرێت پەیوەندی باشمان لەگەڵ ئەو لایەنانە هەبێ کە لە حکوومەت پێک دێنن بەڵام معارەزەشی باشش بی معارەزەی کاراش بی یعنی ئەمە ڕێمانێ ناگرێت کە بەڕاستی معارەزە بین و پەیوەندی باشمان هەبێ. حاڵەتی تەندروست لە دنیادا ئاوایە پەیوەندی سیاسی حزبەکان هیچ پەیوەندی بە معارەزەبوون و بەشداربوون لە حکومەت نیە بەداخەوە لە هەرێمی کوردستان دەزانم بەم شێوەی نییە. عەبدستار مەجید جەختی کردەوە کە چاوخشانەوە بە پەیوەندیەکان بەمانای پاشگەزبوونەوە لە هەڵوێستەکانی ڕابردوومان نایات. وەکو مەبدەئیش کەشتان عەرز بکەم ئەمە لەسەر حسابی تەنازل لە قەناعەت و لە مەبادیء و لە پرەنسیپەکانی خۆمان نییە. ئەوە مانای ئەوە نیە ئێمە لە هەڵوێستەکانی خۆمان لە ڕابردوو کە بوومانە پەشیمان بینەوە. یەک زەڕە لە هەڵوێستەکانی خۆمان ئەوەی کە باش بوو بێ ئەوەی کە لە جێی خۆی بێ پەشیمان نیە و هەڵوێستێکیش ئەگەر باش نەبوو بێ ئەگەر بڕیارێک باش نەبوو بێ لە قۆناغە جیاجیەکان زۆر ئاسایی ئێمەش لێی دێنێ دواوە شتێکیکە دەکەین لە مودات شتێکیکە دەست پێ دەکەین و بە هیچ شێوەیەکیش مانای ئەوە نیە کە ئێمە هێندێک مەبادی و قەناعەتمان هەیە لێی ناینە خوارێ. بۆ نمونە ئێمە قەت لەوە ناینە خوارێ کە ئێمە لە بەرەی خەڵک نەبین خەڵکی مەزلوم و خەڵکی چەوساوە و خەڵکی هەژار و فەقیر لەداری ئەم وڵاتەمان علاقاتی سیاسیش دەکەم پەیوەندی سیاسیش دەکەم ڕێککەوتنیش دەکەم. لە کۆتایی کۆڕەکەیدا ئەندامەکەی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی ڕاگەیاند کۆمەڵی ئیسلامی تەماشای کار و پرۆژەی حکوومەت دەکات ئەگەر لە چوارچێوەی ئامانجەکانی کۆمەڵی ئیسلامی بێت کە پەیوەندی بە بەرژەوەندی هاوڵاتیانەوە هەیە و لە حاڵەتێکی تەندروستدا بوو باوەڕمان بە بەشداری حکوومەت هەبوو ئەوە بە پرس و ڕاوێژ لەگەڵ ئەندامانی خۆمان ئەو پرسە یەکلایی دەکەینەوە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.